ژن تەنها لە ساڵی 2021 پێگەی دیار نەبووە. هەمیشە و هەمیشە پێگەی دیار بووە لە هەموو سێکتەرەکانە لە هەموو بوارەکانە ئەوەی جێگەی دەستخۆش و دڵخۆشی بووە. ئەگەر مەڵپەڕەکان ئەگەر ڕێگرەکان بووینان هەبوو بێ بەڵام ئافرەت ژنان توانوانە بوێرانە لە نێو هەموو بوارەکانە جێپنجی خۆیان بکەنەوە. ئەگەر بینە سەر ساڵی 2021 بە هەمان شێوە ڕاست ئەگەر توم و تیژی بەرامبەر بە ژنان کرابێ بەڵام ژن هەمیشە و هەمیشە هەوڵی داوە ئەو بوارەی خۆی کە تایە خۆی ببینێتەوانێ هەمیشە هەوڵی یاوە زیاتر و زیاتر گەشاوتر خۆی ببینێ نەک خۆی بداتە دەست ئەو قەدەری کە پێ ئەوترێ ژنان توم و تیژیان بەرامبەرەکرێ ژنان لە پێگەیەکان لێ ئەدرێن ژنان بەو شێوەی کە بینرێ لە زۆر کاتە کە جێگەی داخە ئەکوژرێ لەسەر ئەوەی کە باز لە شەرەفەکرێ یاخود باز لەوە ئەکرێ نابێ ژن لەم بوارەیە خۆی ببینێتەوانێ بۆیە ئەبینین ژن هەمیشە و هەمیشە جێگەی دڵخۆشی و دەستخۆشی بۆ لە نێو هەموو بارەکانە من لێرەوە دەستخۆشی لەو ژنانە ئەەکەم کە لە هەموو بارەکانە بینیومانە و لە هەمان کاتە هیوادارم ئەو توم و تیژانەی کە بەرامبەر بە ژن ئەکرێت کە لە ژێر پەردەی شەرەفە ئەمانە نەمێنرێ بتوانرێت ڕخراوەکانی ژنان زیاتر ئیش لەسەر ئەوە بکەن ئەو توم و تیژانەکەم بکرێتەوە هیوادارم ژنان زیاتر لە پێگەکانی خۆیانە دەنگی خۆیان دروشمی خۆیان بەرز بکەنەوە ئومێد دەکەم ژنان لە زۆربەی کایەکانە بە تایبەتی لە پەرلەمانە زۆربەی کورسەکان بەدەستبێنێ یاخۆ لە نێو بوارەکانی ترا بتوانن قەیچێکە باژنمان هەبێ سەرۆکی هەرێمی کوردستان بێ بە قەیچێکە با سەرۆکی حکومەت بێ جێگری سەرۆکی حکومەت بێ لە پێگەکانی تیرا بێ ئەمە بۆ خۆی جێگەی دڵخۆشیە و ئومێد دەکەین ئیتر ژنانی ژوردەوردە هەرچەنە هەرواژ بووە بە پلیکانەکانە سەر بکەون کە باز لەوە کرێ ژنان ناتوانن هیچ بکەن بەڵام ئەمە دەستەواژێکی زۆر هەڵێ و بۆ ژنیشمان بینیوە لە ئێستاە کە جێگای دڵخۆشیە و جێگە پێگەی خۆی زۆر کردوێتەوە. بە تێڕوانینی من ساڵێکی خراپ نەبوو ئەگەر لە هەموو بارەکان لێکی بینەوە بەڵام لەگەڵەوەشا کۆمەڵێک خاڵ هەن کە پێویستەکە جەختی لەسەر بکەینەوە کە ئەمانە گرفتێکی سەرەکیان بۆ ژنان دروست کردووە یەکێک لەوانە کوشتن بە بیان و شەرەف کە بەداخەوە لەم ساڵی 2021 کۆمەڵێک خانم بە نەحاق کوژران بە بیان و شەرەفەوە کە ئەمانە لەژێر هیچ ناونیشانێکدا نیە و دەتوانم بڵێم گرفتی سەرەکی خانمانی کووردە لە ئێستادا و کە لە هەمان کاتدا شتێکی وا پیشانی بینەر پیشانی خوێنەر پیشانی بیسەری ئەم هەواڵانە نادرێت و تەنها بە ماشێتێک ئەمە ڕوبەڕووی کۆمەلگا دەکرێتەوە لەلایەکی ترەوە دەتوانم بڵێم ژنان توانیویانە کە وجودی خۆیان بسەپێنن لە هەموو کایەکاندا ڕۆڵیان هەبووە ژنان توانیویانە پەنجە بخەنە سەر گرفتەکان ئەگەر بەڕووی چارەسەریشدا نەڕۆشتە بێدلانی کەم بۆ کۆمەلگایان ڕوون کردوێتەوە کە دەکرێت لەم ڕێگەشەوە برەوێکی باشتر بە خانمان بدێ بەشێکی گشتە بە تێڕوانی من ساڵێکی خراپ نەبوو بەڵام دەکرێت باشتر بکرێت بۆ هیوام کە ژنان بتوانن پێکێکی قایمتر بۆ خۆیان لە کۆمەلگەدا جێگیر بکەن بەدوی خەونەکانیان بکەون لە ڕاستیدا ئێمە ناتوانین تەنها داوای مافەکانمان بکەین دەبێ هەوڵێکی تەواوی لەگەڵدا بدەین بێگومان بۆی بگەینە ئەو خەونەی کە هەمانە ئەمەش لە خانمێک لە ژنێک بۆ ژنێکی تر دەگۆڕێت بەڵام بەکۆی گشتەکەی ژنان دەتوانن خۆیان ئەو مافەی کە هەیەە ئەو خەونەی کە هەیەە بۆ خۆیانی دەستەبەر بکەن.